سڵاو ئێرە پارێزگای هەڵەبجەیە ئەو پارێزگایی کە نزیکەی 5,000 شەهیدی یاوە لە پێناو گەل و نەتەوەکەیدا کە تەنها تاوانیان کوردبوون بووە. بەڵام ئێستا خۆشبەختانە یەکێکە لە پارێزگا پێشکەوتەکانی عێراق و کوردستان بە تایبەتی لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە. خۆشبەختانە کۆلێژەکانی میناجستان لە ساڵی 2010 لە پارێزگای هەڵەبجە کراوەتەوە و زۆرترین خزمەتی بە پەروەردە و فێرکردنی ناوچەکە یاوە بە تایبەتی هەڵەبجە و شارەکانی چاودەری و بەگشتی هەموو کوردستان. ئێمەش کۆمەڵە قوتابیەکین کە لە ساڵی 2013ەوە لە کۆلێژەکانی میناجستان لە پارێزگای هەڵەبجە دەخوێنین و لە بەرزترین ئاستەکانی خوێندنین لە پارێزگای هەڵەبجەدا. ئەم کاتتان باش، من ناوم کارۆکاوەیە، قوتابی پۆلی یانزی زانستیم لە کۆلێژی هەڵەبجەی شەهید هاوبەشی نمونەیی کوڕان. من 6 ساڵە لەم کۆلێژە دەخوێنم و لە ماوەی ئەزمموی ئەم 6 ساڵمدا توانیمە خۆم فێری زمانی تورکی و ئینگلیزی بکەم بە یارمەتی مامۆستا و هاوڕێکانم. لە ماوەی ئەم 6 ساڵەدا من توانیمە چەندین هاوڕێی چاک هەم لە پۆلی خۆمان و هەم لە پۆلەکانی دەوروبەری هەم لە پۆلەکانی تری کۆلێژەکە بۆ خۆم دروست بکەم. لەگەڵ مامۆستاکانی ئێرەدا پەیوەندیکی بەشمان دروست کردووە و مامۆستاکان وەکو هاوڕێکی باش وان بۆ ئێمە و بەهۆی ئەم پەیوەندیەوە ئێمە زیاتر قوتابخانەکەی خۆمان لە خۆشەویست بووە و زیاتر حەز دەکەین زووتر بگەڕێنەوە بۆ قوتابخانەکەمان و لە کاتی عوتڵە و بۆنەکاندا کە قوتابخانە نییە ڕۆژەکان دەژمێرین بۆ ئەوەی زووتر بگەینەوە بە هاوڕێ و مامۆستاکانمان. و ساڵێکی تریش ئەچینە پۆلی 12 کە ئەو ساڵەیە لێرە لە هەموو کوردستاندا بە ساڵێکی گەورە دەئەنرێت بۆ ژیان و ئەزمموی قوتابی کە زۆربەی کۆشش و هەوڵەکانی ئەکەونەوە سەر ئەم ساڵە و هیوادارم بە هاوکاری مامۆستا و هاوڕێکانمان دەرەجەیەکی چاک لەم قۆناغەدا بهێنین و بچینە ئەو بەشی کە خۆمان ئاواتی پێ دەخوازین و دەمانەوێت کوردستانەکەمانی لەو ڕێوە پێ باش بکەین. Hi, I'm Heja, and I'm 18. I'm also a student of 11C. Unlike other people, I got a dozen of friends. But one of my best friends is Rayush. He is also my cousin, and we have a strong relationship. When we first came to the school, we came to learn and to make our futures brighter. Now we are still together. It has been 6 years. And we learned a lot from the schools, also the great teachers and the great friends that we made in this school. سڵام، من نامێم ژیوارە، من ئینانی US هەڵەبجە بۆیس کۆلێژەنە و ساڵ 2013 من بڕیارمدا کە بەو بەشداری کەر و ئەچی مەکتەبەینە. شمە پەرستەیە خاسە پێچەشی تۆ ئامای پێی مەکتەبەیە. من جوابەتامەوە کە خەڵکانەوە فرەفرە باس و ئی مەکتەبەیە کەرێنێ بە شێوازیەوە عال و تەلەبەکە شاوینێنێ فرەفرە جەماعەتەوە عالێ بێنێ و جەماعەتەوە فرەفرە شەریف و جەماعەتێ فرەفرە مسەقف بێنێ و من میرم کردەواتم خاصە من ئەگەر تەلەبێەوە زیرەک بوو یان تەلەبێەوە عال بوو مشۆ هەوڵدە و بلوپێ عالترینی ێکاتە من بڕیارمدا کە بلوپێ ئامەکتەبەیە و چێوە عال پێوەم و پێ عیلەکەیم و پێ وڵاتەکەیم کرد.
من ئامانجم ئانە بێ کە بلوپێ ئی مەکتەبەیە و وێم کەرو بە کەسێەوە یان بە شخصیەوە کە تاو پێ داهاتوو یان پێ زمانیەوە تماتەری سوودم پێ کۆمەڵگەکە وێم سوودم پێ شارەکە وێم و سوودم پێ برادەر و هاوڕەکە وێم بوو. Merhaba, benim adım Rader. 18 yaşındayım. Halepçe'de doğdum ve Halepçe'de yaşıyorum. 2013'ten beri Halepçe Erkek Koleji'ndeyim. Yeni dilleri öğrenmek ve yeni bilgileri öğrenmek ben bu kolejde gerçekleşmek istediğim amaçlardır. أنا اسمي هشام أحمد عارف من مواليد سنة 2001 أدرس في مدارس يونايتد ساينس منذ 2013 نعامل هنا من قبل الإدارة ومن قبل الأساتذة أكثر حبا مما يتعاملون معنا في البيت والأساتذة يتعاملون معنا مثل معاملة الأخ الكبير لأخيه الصغير بل أكثر حبا واحتراما ونحصل على كل ما نريد من العلم وأكثر. هەرۆکو لە قسەکانی پێشمدا ئاماژەم پێدا ئەم کۆلێژە بۆتە هۆی ئەوەی کە ئەو کەسانی کە ئەو قوتابیانی کە بەهەرێکی تایبەت بەخۆیان هەیە بتوانن لەم کۆلێژەدا پەری پێ بدەن و منیش دوای ئەوەی کە بەشداریم لە چەند پرۆژێکدا کردووە لە پێشبڕکەی ساڵانی ئیمپۆدا کە لە قوتابخانەکەمان دەکرێت زیاتر لەسەر بواری ئەندازیاری و ڕێگاوبان بووە ئەمەش بۆتە هۆکارێک کە بۆ ئەوەی کە زیاتر ئەندازیاری و بواری ئەندازیاری ڕێگاوبان بچێتە ناو دڵمەوە و هیوادارم لە داهاتوودا دوای تێپەڕانی پۆلی 12 بتوانم بڕۆمە بەشی ئەندازیاری ڕێگاوبان و لەم بەشەوە زیاتر خزمەت بە کورد و گەلی کوردستان بکەم. In the future, I would like to become a politician because I want to serve my country. Ben bu okula geldiğimde yeni arkadaşlarla tanıştım. Bu arkadaşlar benim en iyi arkadaşlarım olduklarını hiç sanmazdım. Kardeşim gibi oldular. Benim için bunlar dünyanın en iyi arkadaşlardır. Çünkü 6 yıldır bu arkadaşlardayız. Bir sürü aktivite yaptık, bir sürü şey yaptık. Acılarda ve iyi vakitlerde hep birlikteydik. Birbirimizi hiç yalnız bırakmadık. ينظم لنا سنويا من قبل المسؤولين في مدارس يونايتد ساينس أبرزوا وأنظموا وأنجحوا مسابقة تربوية وعلمية على مستوى إقليم كردستان ألا وهي المعروفة بمسابقة إنبو. في هذه المسابقة أنا شخصيا شاركت مرتين وفي المرتين نلت جوائز قيمة ولكن جوهر هذه المسابقة ليس في الجوائز المادية ولكن جوهرها هي الجوائز المعنوية التي نحصل عليها ألا وهي التشجيع المستمر من قبل الحاضرين والأساتذة لكي نقوم بشيء أفضل وأنجح في السنوات المقبلة. Bizim okulumuzda birçok aktivite yer alır. Bu aktivitelerden de Türkçe Olimpiyatları ve İMPO. Bu aktiviteler bizim bilgilerimizi ve yeni şeyler öğrenmek, bilgilerimizi artırmak için ve yeni şeyler öğrenmek için sebep oldular. طبعا مەکتەبەکۆ ئێمە جەڕوو پەروەردەییەوە یاخود جەڕوو ئەدەب و ئەخلاقیاتیەوە پێسە وەڵتەری واتم
فرەفرە سوودش بیان پێ من وە فرەفرە کاریگەریش کردن سەر من ینی تاومێ واتمێ ئاو یان ئا مەکتەبە کە منش کردن ئەپی کوڕۆ ئیسەیە تاومێ واتمێ ئی مەکتەبە کە پاسشکردن بە من تاو جەڕوەم بێ قسێکرد یان ئەپی شێوازە و ئیسەیە قسێکرد و تاوان تاومێ واتمێ وەڵتەر کاتێکە تەلەبەکە ملاپی ئامەکتەبەیە باگراوندەوە شاهن کە کەمێ واتمێ ئاقلێنێ یان کەمێ بە ئەدەبێنێ یان واتمێ کەمێ شخصیات شاهانیان چێ ئەپا بابەتەیە بام ئەچی مەکتەبەنە تاومێ واتمێ سەرەتاکە یاخود چێوە گرنگەکە یان بیسیک پرینسیپالەکە و ئاچێوەمە فێرکەرا کە چەنی احترام خەڵکی گەرمێ کە چەنی تاومێ ڕێزجە خەڵکی گەرمێ و یاومێنە جە وەرانوەریمە دەبان فرەفرە گرنگە کە تەلەبە یان کەسێوە سەرەتاش بۆ ژیانەنە نمونێوەش بۆ پیانەیە کە چەم چاوی کەرۆ و چاوی فێر و ئەدەب و ئەخلاقی یان گرچیەوەی تەرکەواتمە ئێمە مامۆساکامە یاخود ئا کەسای کە ئێمەشا پەروەردەکردن چاگە بێنێ بە نمونە پێ ئێمە بێنێ پانەیە کە فرەفرەسی قەما پەنەشا بیان و چەم چاویشا کەرمێ یعنی تەمان تۆیسە بە کەسێەوە ماچی ئالبە قسێ پاسەکەریان پێسەکەرە بەڵام پانێ مێژۆ کە تۆ وێ و ئاچێەوە ماچی و چێوەکەش کەری وەردەمشنە یانیها پراکتیکی یاخود بە عملی چێوەکە کەری وەردەمشەنە و تەلەبەکە یاوەنە یان ئینسانەکە یاوەنە کە ڕێز ئەپاسەنە یان تۆ ئینسانیەوە کاتێکە واچمێ ڕێزش نەبوو یان هەر نەزانەوە ڕێز چەند گێرە تۆ دوێرە جار ڕێزش گێرە ئینسان ئۆتۆماتیکی مەش سعۆش پێپەیا بۆ وێش تاوە ڕێز و ئینسانی تەرجێرە تەمانی سەمون ماوە چووکە ئی تەلەبای کە ئیسە لوێنێ پێ ئاگەیە جە ساسە هین نوێشانە یاخود جا واتمە جەسانە و پەنجی نوێشانە طبعاً وێشە ئالبێنی وێشا جە ئایلەوە خانەدان ئامێنی بەڵام تاومێ واچمێ کە بەشێوە گەورە و ئەخلاقیاتە و من یان تەلەبەکەی تەرکەینیە چاگەنە ئا ڕێز و احتراماتە ئا یاواینە کە جە خەڵکی جە ئەساس یان ئوسلوب و قسێکردەی تاومێ واتمێ ئەچا مەکتەبۆ فێر و ئاچێوە بێنمێ فێر و وەشەویسی بێنمێ فێر و محبەتی بێنمێ فێر و ئانەیە بێنمێ کورتەکەی کە یاومێنە دنیا چنینە ئام محیبەتە فرەفرە گرنگە کە تۆ فێر و خەڵکی شکەری کە چەنی تاوە خەڵکش وەش گەرەک بۆ ئەگە خەڵکەکەش وەران وەرش خراب بوو تەوانێ مەسەرەتا کە لوێنمێ پێ ئاگەیە زاڵێ بێن ناوێنێنمێ چەنی یعنی گر کەسی یان کە زاڵەن هەڵەکەرەوە فرە کەسی پاسەنە ئەی مەیاوە لە چێ و چێنکەرەوە مەیاوە یان مەزانەوە وەرەوەری خاز بۆ هیچ بەڵام کە ئا خاز بێشە کە ئینا کەنیاتی مەکتەبەینە واتمێ فرەفرە خاز نییە کەسی مەکتەبەیە خاز نییە پێرفێکت نییە تەمان چەنی واتم سەرەتا ئایشا تەحمل و ئاگرچێواشا کرد تەحمل و ئانیشا کرد کە ئێمە وەڵینی وەڵتەر ئێمە زاڵێ بێنێ و چەنی ئێمە مانیە هەتاکو ئێمە جیل بەجیل گر ساڵێەوە براکە و ئێمە واڵە گولانەکە و ئێمە بەخێو کەراو و گەورە بە دەکاتە واچمێ بە گشتی ئی مەکتەبە ئێمەش پەروەردەکردن چەندجیلەوە هەڵەبجە و شەیدیش پەروەردەکردن و کردێنێش ئەپا نمونەیە یان ئەپا مۆدێلا کە ئینێ هەڵەبجەنە و تاوە شار و هەڵەبجەی شانازی شاپەوە کرد Bizim öğretmenlerimiz diğer öğretmenlerden farklıdır. Onlar derste bize ders veriyorlar. Dersin dışında da hep bizimledirler. Büyük bir kardeş gibi. Bize çok seviyorlar. Biz de onları seviyoruz. Bizim için çok çaba harcıyorlar. İstediğimiz vakit hep yanımızdalar. Bize verdikleri hizmet, biz onların verdikleri hizmetleri hiç unutmayacağız. سڵاو ئیبراهیم کەریم مامۆستا لە کۆلێژەکانی یونایتد ساینس مامۆستای کیمیا لە کۆلێژی هەڵەبجەی هاوبەشی نمونەی کوڕان پەروەردە زۆر گرنگە بۆ گەشەسەندن و پێشکەوتنی هەر کۆمەلگایەک تاکە ڕێگای ڕزگاربوونی کۆمەلگای مرۆڤایەتی پەروەردەی تاکەکانە لە سەردەمی مناڵیەوە گرنگیدانی زیاتر بەلایەنی کەسایەتی و پەروەردەی و زانستی مامۆستا
گرنگیدانی زیاتر بە خوێندکار و پەیوەندی تەندروست لە نێوان مامۆستا و خوێندکار وای کردووە بەردەوام تاکی سەرکەوت و چاوکراوە تاکێک کە بتوانێت پرسیار بکە و بەشن وەڵامی پرسیارەکەیە بگەڕێ و جورئەتی دەربڕینی هەست و ناڕەزایەتیەکان و بەدیهێنانی ئاواتەکانی خۆی هەبێت